ئەنا عزیزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاومان خۆشحاڵین لە یەکەم پانێڵی ئەم کۆڕبەندە میوانداری بەڕێز کاک قوبات تاڵەبانیەکەین. ئەکید هەمومان یەک دنیا پرسیارمان هەیە بۆ کاک قوبات بۆ ڕوئیا و بیژنی جەنابی لەسەر وەزعی ئابووری و کەرتی تایبەتی کوردستان و هاوکات لە ئەجەندای حکومەتی هەرێم لەسەر لەبارەی کەرتی تایبەت و گەشەی ئابووری لە کوردستانە. کاک قوبات حەزەکەم سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین ڕوئیای جەنابتان و ئەجەندای ئەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتی تایبەت و ڕۆڵی کەرتی تایبەت و پشتگیریکردنی کەرتی تایبەت و بەرهەمی ناوخۆیی چییە و چۆن بووە؟ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ڕێکخەرانی ئەم کۆنفرانسە و سپاستانەکەم کە منتان داوەت کردووە. دەربارەی پرسیارەکەی جەنابەت، کەرتی تایبەت داینەمۆی ئابووری هەر وڵاتێکە بە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە. بۆیە دیدگای ئێمە ئەوەیە کە ئەبێ کەرتی تایبەتێکی بەهێزمان هەبێ تاکو ئابووری کوردستان گەشە بکات، تاکو ئابووریەکمان هەبێ کە بتوانێ خەڵکی کوردستان ژیانێکی باشتری هەبێتایی. گەشەکردن بە ئابووری کوردستان بەبێ کەرتی تایبەتێکی بەهێز ناکرێ. کەرتی تایبەتیش پێویستی بە حکوومەتێکە کە کار ئاسانی بۆ بکە. لە چوارچێوەی قانون و ڕێنمایەکان ئەبێ حکوومەتێکمان هەبێ کە ڕوئیای ئەوە بێ کە چی کەرتی تایبەت هەیە لە بنیادنانی وڵات. پێم وایە لە کابینەی نۆ هەم بەڕێز سەرۆکی حکوومەت بەندە و بەشێکی زۆری وەزیرەکانی ئەنجومەنی وەزیران لەو باوەڕەدان کە ئەبێ بە پشتیوانی کەرتی تایبەت بەشێک لەو کەم و کورتیە ئابووریانە، کەم و کورتیەکانی ژێرخانی هەرێمی کوردستان، پێداویستیەکانی هەرێمی کوردستان پڕ بکرێنەوە. بۆیە جۆرێکە لە شەراکەتێکی تەندروست و یاسایی کە هەر یەکەمان ئەرکێکمان پێش پێدراوە. ئێمە لە ڕێگای دەرکردنی قانون، ڕێنمایی و بڕیاری گونجاو و کەرتی تایبەتیش بۆ ئەوەی بە متمانەی خۆیانەوە بتوانن کارکەن بۆ گەشەکردنی وڵاتەکەمان. زۆر باشە، با بینە سەر دۆخی سلێمانی. زۆربەی میوانەکان بزنسمان و خاوەن کۆمپانیەکانی سلێمانین. لە ماوەی ئەخیرا هەستەکرێت جوڵەیەک هەیە یان با بڵێن هەوڵێک هەیە هەم لە تەرەفی جەنابتان و دەستگاکانی حکوومەتەوە هەم لە تەرەفی کاک باڤڵ تاڵەبانیشەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەنێک دیاردەی وەکو لە یاسا دەرچوون لە چوارچێوەی ئابووری و ئیداراتی سلێمانی و هەرێمی کوردستانە یاخود بۆ خستنەوە سەرسکەی هەندێک مەوزوع و بابەت و گیر و گرفت. جەنابتان چۆن ئەو مەسەلە باس ئەکەن؟ خۆی مشکیلەکە چییە و ئەو فەوزا بۆ دروست بووە؟ بازار پێویستی بە متمانەیە. بازارە بێ دڵنیا بێ کە ئیستیسمارەکەی جێ ئەگرێت، بازارە بێ دڵنیا بێ کە ئیشەکەی کە پێیش پێدراوە پێی تەواوە کرێت، بازارە بێ دڵنیا بێ لە دام و دەستگاکانی حکوومەت و لە کاربەدەستانی دەوڵەت. بۆیە بەتاکید هەندێک ئیجراعات ئەنجام دراوە لەم ماوەی ڕابردووەدا. ئەو ئیجراعاتانەی کە ئەنجام دراون بۆ نەهێشتنی فەوزایە، بۆ نەهێشتنی زێدەڕەویە، بۆ دەستبڕینی ئەو کەسانن کە دەستیان خستووەتە ناو بازارەوە، کە عەزیەتی مستەسمرەکانەدەن، کە عەزیەتی کۆمپانیەکانەدەن، کە مشکلە بۆ کۆمپانیەکان دروست دەکەن، کە ئەچەن وا ئەزانن قووەتی ئەویان هەیە بۆ خۆیان عەرزێک داگیرکەن یان بچنە سەر کۆمپانیایەک یان لە خۆیانەوە خۆیان بکەن بە شەریکی کۆمپانیایەک یان شەریکی مستەسمرێک. ئەم ئیجراعاتانەی کە لەم ئەخیرە ئەنجام دراوە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە بووە و ئەمەش لێرەش کۆتایی پێ نایەنین، بەردەوامە بین. ڕێگری لەو کەسانە ئەکەین بە قانون بێ، بە هەموو تەریقەیەکە بێت لەو کەسانەی کە یانەوێ عەزیەتی بازار بدەن، عەزیەتی کۆمپانیاکانمان بدەن، عەزیەتی کەرتی تایبەت بدەن. باشە، ئەم ئیجراعات و هەوڵانە بەس لە چوارچێوەی شاری سلێمانیەوە ئەمێنێتەوە یاخود ئەڕوا بۆ ناوچەکانی وەکو پارێزگای هەڵەبجە، ئیدارەی ڕاپەڕین، ئیدارەی گەرمیان، شار و چارۆچکەکانی دیکە؟ ڕاستە لێرە دەستی پێ کردووە، بەس لێرە کۆتایی پێ نایەت. هەر کوێیەک لە هەر کوێیەکی کوردستان دەستێژی بخرێتە سەر بەرژەوەندی بازاری کار، کەرتی تایبەت، کۆمپانیایەک، تاجرێک، مستەسمرێک، ئەرکی ئێمەیە وەکو دەسەڵات بیان پارێزین.
بۆیە دڵنیا بنەوەی کە ئەم ئیجرئاتانەی کە دەست پێکراون ڕاستە ڕنگ بێت لێرە سەری هەڵدابێت لێرە ڕێگریان لێ ئەەکەین بەس لێرە ناوەستین. باشە جەنابتان ڕۆژی چواری مانگ کۆبوونەوەکتان هەبوو لەگەڵ بەڕێوەبەری هەندێک لە فەرمانگەکانە لە کۆبوونەوەکە بە ئاشکراوتان ئیتر لێتان قبول ناکەین ئەو ڕۆتین و بیرۆکراسیەتە قورسە بمێنێ کە پێشتر و بەرهێنەران و خاوەن پرۆژەکانی ئیزعاج و هەراسان کردووە. بە تەحدید ڕەنگە بەشێکی زۆری وەبەرهێنەران و برادرانی ئەهلی بزنس حەز بکەن بزان هەنگاوەکانی حکوومەت چییە، ئێوە چیەکەن دوای ئەوە ئەگەر هات و هەندێک بەڕێوەبەریان لە هەندێک فەرمانگە ڕێنمایەکان جێبەجێ نەکران یاخود بەو ئاراستایە ئیشەکان نەڕۆشت کە ئێوە ئەتانەوێت. سەیکەن ئێمە وازەحە لە 2014ەوە کوردستان لە دۆخێکی سەختی ئابووری و داراییە بووە لە بڕینی بودجە لە شەڕی داعش لە هاتنی ئاوارە لە دابەزینی سعری نەوت لە کێشە سیاسیەکان لە کێشە نێودەوڵەتیەکان کۆرۆنای هاتە سەر وشکە ساڵی هاتە سەر ئەمانە هەم بەشێکی زۆری ئەم تاسانانەی کە ڕویان لە کوردستان کرد لە دەرەوەی ئیرادەی هەرێمی کوردستان بوو. بۆی ئەمانەش هەمووی وای لێ کردووە کە فشارێک بخرێتە سەر هەرێمی کوردستان کە ڕەنگ بێ نەتوانێ وەک پێویست لە کاتی خۆی پرۆژەکانی بڵین بودجەی وەبەرهێنان پرۆژە حکومیەکان لە کاتی خۆی تەواو بکە. باش تێ ئەگەین لەمە بەڵام تێناگەم لە بڵین ئەو هەوڵانەی کە هەبوونە بۆ خاوکردنی پرۆژەی ئیستیسمار خۆمە پارەی حکوومەت نییە مجموعە مستەسمەرێکی بەڕێز کە بەشێکیان ئەلێرە دانیشتون ئامادە بوونە پارەی خۆیان سەرف بکەن لەم شارە لەم کوردستانە بۆ ئێمە ڕێگریان لێ بکەین. بێزاریەکەی من لەمەیایە من ئەتوانم دیفاع لە حکوومەت کەم بڵێم حکوومەت پارەمان کەم بووە عجزمان هەبووە قەرزارین فشارمان لەسەرایە بۆیە پرۆژەکانی حکوومەت ئەو پرۆژانەی کە حکوومەت تەمویلیانەکە کەوتونەتە بەردەم مشکیلە و هەموو ڕۆژێک داوای لێبوردن لە بەڵێندەرەکانەکەمەوە کە پرۆژەکانیان وەستاون و خواڵ ناگرێ ماڵیان ئەوا بێ تەفەهومیان هەبووە بۆ ئەو وەزعی کە کوردستان پیاەی چووە بەڵام کەس ناتوانێت تەفەهمی هەبێ بۆ ئەوەی کە یەکێک بێوێ پارەی خۆی سەرفکە و لەبەر تەمەڵی دائیرەیەکیان دوانیان سیانیان چوار مەشروعەکە هەر نەبێت. ئەمە بۆ تەمیتر بەسە و ئەمە معاناتی هەر من نییە معاناتی مستەسمرەکانە معاناتی شارەکانە معاناتی خەڵکی کوردستانە کە ئەڵێن باشە دەبەسە. بۆیە کۆبوونەیەکمان ئەنجامدا تەوقعاتی خۆمم بەڕوونی گەیاندە هەموو ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لەو کۆبوونەوەیە مجموعە پرۆژەیەک هەبوون لە ناو پرۆسەکەیەدا هیچ کێشەیان نەبوو نە کێشەی قانونیان هەیە نە کێشەی ڕێنماییان هەیە هیچ شتێک بەدەر نەبووە لەوەی کە حکوومەت داوای کردووە دەوەرن تێیپەڕێنن وەخواڵ ناگرێت دوای گلەی یەکەم لێهان لەو ماوەی هەفتەیەدا ئیشی باشیان کردووە هەموو دائیرەکان شەو ڕۆژیان خستە سەر یەک و زیاتر لە 50 پرۆژەیان تێپەڕاند. ئێدە باشەوە ئیسپاتیان کرد بۆ من کە لە 8 ڕۆژە ئەتوانن 50 زیاتر لە 50 پرۆژە تێپەڕێنن دەوەرن لە ساڵێکا چیتان پێ ئەکرێ. ئەکید ڕێگەم بدە بە پرسیارێکی برادرانی وەبەرهێنەرانی لێ بکەم نیگەرانیەک هەیە بەوەی کە ئەم هەوڵەی ئێستا دەستان پێکردووە ئەوەی ئەتانەوێت دام و دەستگا پەیوەندیدارەکان چالاک بکەنەوە مەسەلەی کاریان نایاسایی و دەستدرێژیکردنە سەر مەڵک و ماڵی گشتی و تایبەتی کەم بکەنەوە مەترسیەکێک ئەم هەوڵانە هەر کەف و کوڵێک بێ ماوەیەک بڕات و دوای ئەوە بوەستێ. ئایا جەنابتان ئەجەندایەک هەیە یاخود تموحی ئەوە هەیە کە ئەم هەوڵە بکرێتە کاری دامەزراوەیی و بکرێتە با بڵێن ئەجەندای دوورمەودای حکوومەت و بە بەردەوامی ئێوە ئیش لەسەرمانە بکەن؟ دڵنیاتانەکەمەوە خەڵکی کوردستان دڵنیا ئەەکەمەوە مستەسمرە بەڕێزەکان دڵنیا ئەەکەمەوە بەڵێندەرە بەڕێزەکان دڵنیا ئەەکەمەوە هەموو خاوەنکارە بەڕێزەکان دڵنیا ئەەکەمەوە کە ئەمە شتێکی کاتی نییە. ئەمە ئەبێ ئێمە ڕاستە ڕوبەڕووی زۆر تەحەدیات بووینەتەوە ڕوبەڕووی شەڕ بووینەتەوە ڕوبەڕووی کێشەی ئابووری بووینەتەوە ڕوبەڕووی کێشەی دارایی بووینەتەوە ڕوبەڕووی کێشەی سیاسی بووینەتەوە ڕەنگ بێ ڕوبەڕووی ئەنواعی کێشەی تریش ببینەوە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئەبێ ڕوبەڕووی ببینەوە ڕوبەڕووی تەمبەڵی ببینەوە. ئێمە ئێستا شەڕێکین لە شەڕێکین دژی تەمبەڵی ئەبێ هەموو دەستگاکانی حکوومەت ئیتر هەستێنین لە خەو گورجوگۆڵیان بکەین لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوە ئیشی ئێمەیە کە ئێمە ئەوەمان کرد گەیشتینە ئاستی تموحی خۆمان و ئاستی چاوەڕوانی خۆمان وەکو حکوومەتێک ئەو کاتە ئەتوانین تۆپەکە بخەینە ساحی مستەسمرەکان و بەرهێنەرەکان بڵین فەرموو ئێمە ئیشی خۆمانمان کرد
قانونەکانی خۆمان جێبەجێ ئەەکەین ڕێنمایەکانی خۆمان جێبەجێ ئەەکەین هەموو دەوائرەکانی کوردستان لە خزمەتتانایە فەرمونون ئێوەش وەرن هاوکارمان بن پرۆژەکانی خۆتان تاوا بکەن بەس ئێستا ناتوانم وایان پێ بڵێم چون ئێستا خەتاکەی ئێمەیە ئێستا تۆپەکە لە ساحەی ئێمەیە ئێستا ینی باوەڕکە ئەو ڕۆژە بە خۆشحاڵیەوە بەشدار بووم لە کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانی وەکو ئەندامێکی فەخری ئەنجومەنی شارەوانی بەشدار بووم باوەڕکە حەپەسام لە هەندێک لەو کێشانەی کە لەو ئەنجومەنە بەڕێزە باس ئەکران هەندێک گیر و گرفت کە لەوەیە هەبوون کە پێویستیە کرد ئەو هەموو بەڕێزانە کۆ ببنەوە لەسەری بازە لەسەر دەمەتر مشکلەیەک بوو لەسەر دەمەتر مەسیری کەسێک وەستا بوو لەسەر دەمەتر یعنی ئەمەیە من ناڵێم قانون بشکێنین من ناڵێم ئیهمالی ڕێنماییەکان کەین نەخێر من ئەڵێم با قانون و ڕێنمایی بخەینە خزمەتی خەڵک و قانون داڕێژراوە پەسەند کراوە پەرلەمەنتارە بەڕێزەکان لێرەن هیچیان ئەم دەست دەنگیان نەداوە بەم قانونە بۆ ئەوەی عەزیەتی خەڵکی پێ بدەن دەنگیان داوە بەو قانونانە بۆ ئەوەی خزمەتی خەڵکی پێ بکەن کە وەزارەتێک ڕێنماییەک دەرەکا بۆ خزمەتکردنی خەڵکە بۆ عەزیەتدانی خەڵک نییە بۆیە ئەمەش کەلتورێکی حکومڕانیە ئێمە مەسوول نین من مەسوول نیم بەوە وەزیری بەڕێز لێرەن مەسوول نین جەنابی مەحافظ لێرە مەسوول نییە ئێمە مەسوولیەتمان هەیە زۆر فەرقی هەیە کە خۆم بە مەسوول یەکێکدا بنم و خۆم بە بەرپرسیار دابنم لەو مەلەفەی کە پێم سپێدراوە ئێمە وەکو لە خۆمەوە دەست پێکەم دڵنیام جەنابی سەرۆکی حکوومەتیش بەها و شێوەی من بیرەکاتەوە هەموو وەزیرە بەڕێزەکانی کە لێرن پەرلەمەنتارە بەڕێزەکان کە لێرن بەڕێوەبەرە گشتیەکان کە لێرن سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کە جەنابی لێرێ هەموو ئەو جەنابی مەحافظ هەمومان لێرەین ئێمە ئەبێ ئەو مەسوولیەتەی کە پێمان سپێدراوە جێبەجێ بکەین نەک خۆمان بە مەسوولی خەڵکدا بنین بەتاکید ئێمە حتمانیە خۆمان بە مەسوولی وەبەرهێنەر و بڵین بازاری کاردا بنین کاک قوبات بازاڕی کوردستان کەرتی تایبەتی کوردستان ئابووری کوردستان زۆر تینووی متمانەیە بتمانە لە بینی حکوومەت و وەبەرهێنەران لە بینی حکوومەت و خەڵک لە بینی وەبەرهێنەران و خەڵک ئەم هەوڵانەی ئێوە بۆ بەشێکی کە بۆ متمانە دروستکردنە بە قەناعەتی تۆ بە تەوەقعاتی خۆتان چییە تا کەوکەی ئەکرێ ئەو متمانە دروست بکا کە پێویستە متمانە زۆر بە قورسی دروستە بێ زۆر بە ئاسانیش لە دەست دەدرێ بۆیە من پێم وایە ئەو متمانەی کە لە دەستراوە تاکو ئێستا ئەبێ ئیشی بۆ بکەین بە کەوچکی چا ئەبێ کۆی کەینەوە بەڵام نابێ بهێڵین یەکێک بە خاکەنازێک هەمووی بڕوخێنێت ئەمەیە ئێستا ئەرکی ئێمە ئەوەیە بەرەبەرە بە چەند هەنگاوێک بە کردار نەک بە شعار بیسەلمێنین کە ئەم سیاسەتانەی کە ئەنجامیان دەین ئەم هەنگاوانەی کە دەستمان بۆی بردووە ئەم چاکسازیانەی کە دەستمان بۆی بردووە ئەم ئیجراعاتانەی کە دەستمان بۆی بردووە لە پێناوی چاکسازیە و لە پێناوی دروستکردنەوەی ئەو متمانەیە کە لەبەر چەند هۆکارێک لە چەندین ساڵی ڕابردووە کستر بووە بۆیە من تەوەقع ناکەم بە شەو ڕۆژێک ئێمە بتوانین ئەو متمانەیە دروست بکەینەوە بەڵام دڵنیام بە ئیشەکانمان نەک بە قسەکانمان بە ئیشەکانمان بتوانین بیسەلمێنین و خەڵکی خۆمان و بۆ بازار کە ئەو متمانەیە دروستە بێتەوە و بەهێزتریش دروستە بێتەوە بە بەراورد لە جاری جاران باش ببوورە با بێمە لەسەر پرسیارێکی شخصی کە تا حەدی عەلاقەی بە وتارەکانی پێشتری جەنابتۆ هەبووە جەنابەت زیاتر لە هەموو بەرپرسەکانی تری حکوومەتی هەرێم باسی ضرورەتی کار دروستکردن و فراوانکردنی دەرفەتی کار بۆ خەڵکی کوردستان بەگشتی و گەنجان بە تایبەتیت کردووە لە ئاخر راپۆرتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە دەیتاکانیان ئەوەمان نیشانەدا کە ڕێژەی بێکاری لە سلێمانیا نزیکەی 12% لە هەولێرە 17% لە دهۆکە 24%. ئەمە ئەوەمان پێڵێ کە هێشتا کێشەی بێکاری کێشەیەکی فعلەن قرس و کوشندەیە لەناو خەڵکی کوردستانە. جەنابتان چۆن جوابی ئەم وەسعە دەنەوە؟ هەلی کار یەکێک لە ئەولەویەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە، ڕەخساندنی هەلی کار. بۆیە هەر لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەت بەندە هەموو ئەنجومەنی وەزیران جەختمان کردەوە و ئەو وەزارەتە پەیوەندیدارانە کە ڕەزامەندی ئەدەن بە پرۆژە گرنگی بدەن بەو پرۆژانەی کە زۆرترین هەلی کار ئەڕەخسێنێ. داوامان لە بەڕێز دکتۆر محەممەد شوکری کرد وەکو سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە یێتە سەر
گرنگیدان بە پرۆژە ئیسtisماریەکان گرنگیەکی زیاتر بدەن بە ئەو پرۆژانەی کە زۆرترین هەلیکار دەستە بەرەکەن بۆی ئەمە ئەولەوێتی ئێمە بووە و پێم وایە درێغی نەکراوە لە وەزارەتی کشت و کاڵ بۆ نمونە چەندین پرۆژەی گەورە ڕاگەیەنراوە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی چەندین پرۆژەی گەورە ڕاگەیەنراوە لە بەشەکانی تر لە مەجالەکانی تر لە سیاحە بێ لە هەندێک مەجالی تریشا ئێمە توانیومانە بەردی بناغی یان مۆڵەتی نهایی بدەین بە چەند پرۆژەیەکی گەورە کە دەیان هەزار هەلیکاری ڕەخساندووە هی ڕاستەوخۆ و هی ناڕاستەوخۆ بەڵام ئەمە نابێ ئەمە نییە شتێک کە ئیتر فەرمەوە چەند پرۆژەیەکمان کرد ئیتر پاڵ بدەینەوە چکەن بازار هەمیشە خۆی نوێ ئەکاتەوە پێویستیەکانی بازار هەموو ڕۆژێک ئەگۆڕدرێن ڕەنگ بێ ئەو جۆرە توانایی کە ئەمڕۆ بازار پێویستی پێی بێ زۆر جیاواز بێ بە بەراورد بە 10 ساڵ لەمەو پێش ئێمە بەرەو دنیایەکی ئەلکترۆنیە ڕۆین بەرەو سەردەمی تەکنۆلۆژیا ڕۆین بۆیە ئەلێرەدا باشە ئەمە مۆڵەتی ئیسtisماری ئەدەین ئەمە وەزارەتەکان ڕائەسپێرین ئەم ئیشانە بکەن بەڵام ئەو کارمەندانە کێن کە ئەبێ ئەو شوێنانە پڕکەنەوە لێرە پێویستمان بە زانکۆکانە بێت زانکۆکانیش ئەبێ بەشێک بن لەو پلانەی بنیادنانی ئابووری لەو پانەی گەشەپێدان بە ژێرخانی هەرێمی کوردستان بۆیە ئەمە شتێک نییە کە تەنها بەسرا بێتەوە بە حکوومەت یان بە چەند وەزارەتێک ئەمە شتێکە پەیوەندی بە کارێکی دەستە جەمعیە لە قوتابخانە و پەیمانگەکانمانەوە دەست پێکە بۆ زانکۆکان بۆ حکوومەت بۆ بازاڕی کار بۆ کارگەکان بۆ پسپۆرانی وەکو جەنابەت ئابووری ناسان کە پێکەوە بتوانین ئەو خەتەی کە داێنین ئەو پلانی کە داێنین بۆ کوردستان پلانێکی گشتگیر بێت و درێژخایەن بێت و لە هەمووی مهمتر قابلی جێبەجێکردنیش بێت باش بابینەوە بۆ وەزعی سلێمانی جارێکی تر مشکلەیەکی درێژمەودای هەراسانکەر لە سلێمانیا ئەو کورتێنانە داراییە بەردەوامەیە وەک جەنابتان ئەزانن کەم مانگ هەیە کێشەی دەستەبەر نەبوونی پارە لە بانکەکانە دروست نەبێ خانەنشینان ئەچن موچەیان دەست ناکەوێ زۆربەی پرۆژەکانی و بەرهێنانی کەرتی گشتی پەکی کەوتووە لە بەر بێپارەی ئەم وەزع بۆ دروست بووە ئەنی بۆ ئەم کێشە لە هەولێر و دوهۆک نییە بەڵام دە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان هەیە سەریح بەم لەگەڵت ئەرە وەڵا مەمنون طبعاً کورتێنان هەیە ڕاستە کورتێنان هەیە ڕنگ بێ لەسەر ئاستی هەموو کوردستان کورتێنانێک هەبێ بەڵام لە سلەیمانی بە تایبەت کورتێنانێکی وازح هەیە ئەمەش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ معادلەیەکی زۆر سەقەت کە لە سەردەمی دوو ئیداریەوە پەیڕۆ ئەکرا معادلەیەک ئەوە ناو حکوومەت ڕنگ بێ شارەزا بن پێڵێن معادلەی 57/43 ئەمە ئی سەردەمی دوو ئیدارەیە 57% بودجە ئەچوو بۆ ئیدارەیەک و 43% بودجە ئەچوو بۆ ئیدارەیەکی تر و ئیتر هەموو شتێک لەسەر ئەساسی ئەمە داڕێژرا پرۆژە لەسەر ئەساسی ئەوە داڕێژرا شێوازی ئیشکردن لەسەر ئەساسی ئەوە داڕێژرا تعیناتە لەسەر ئەساسی ئەوە داڕێژرا ئیلە ئاخری لەسەر ئەو ئەساسە داڕێژرا ئەمە بۆ سەردەمێک کە دوو ئیدارەیی بۆ ڕنگ بێ گونجاو بوو بێت بەس بۆ ئەمڕۆ سەر ناگونجێت یان یەک حکوومەتی یان دوان ئەگەر حکوومەتێکین ئەبێ ئەو سیستمی 57/43 هەو وەشێنینەوە و هەندێک خەرجی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ وەکو حکوومەت بیگرێتە ئەستوی خۆی خەرجی سیادیە موچەش بەشێکە لە خەرجی سیادی بۆیە ئێستا لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەڕێز وەزیری دارایی بەندە و هەندێک ئەندامانی تری ئەنجومەنی ئابووری لەو گفتوگۆیان چۆن بتوانین نظامی پێدانی موچە بگونجێنین لەگەڵ پێویستیەکانی ئەم سەردەما ئەولەویەتی ئێمە بەداخەوە ئەڵێم بۆ مستەسمر و بازرگانە بەڕێزەکانی کە لێرن ئەولەویەتەکە هێشتا موچەیە چکەن بارگرانیەکی یەکجار زۆر لەسەر شانی حکوومەتە بۆ دابینکردنی موچە دابین بکەین ئەو کاتە زیاتر دەتوانین خەمی پرۆژەکان بخۆین خەمی خزمەتگوزاریەکان بخۆین خەمی بەرپرسیارەتەکانی تری حکوومەت بخۆین بەڵام ئەمە پێویستی بە گۆڕینێکی ڕیشەیە لە فەلسفەی حکومڕانیەکەمان یان یەک حکوومەتی یان دوو من هەمیشە لایەنگەری یەک حکوومەتی بوومە من هەمیشە خەباتم کردووە لە پێناوی یەخستنی هەرێمی کوردستان نەکردکردنی هەرێمی کوردستان ڕنگ بێ سیاسیەن هەندێک باجی ئەوەشم دابوو بێت بەڵام من بە باجی دانانم پاراستنی هەرێمی کوردستان ئەرکێکی واجبی خۆمە خەباتی باو و باپیری خۆم بووە و بێ ئێمە هەمومان بەو ئاراستەیە ئیشکەین کە ئەم کوردستانە بپارێزین وەکو یەک هەرێمی کوردستان
ئەمەش پێویستی بە سیاسەتی عادلانەیە جێبەجێکردنی سیاست بە عەدالەتەوە لەسەر ئاستی هەموو کوردستان خەمی خانەقین بخۆین خەمی کفری و کەلار بخۆین خەمی زاخۆ بخۆین خەمی دهۆک بخۆین و خەمی ئەموو ئەو ناوچانە بخۆین کە لە بین ئەو شوێنانە هەن زۆر باشە جەنابتان سەرکردایەتی زۆربەی ئەو شاندانەتانە کرد کە لە هەولێرەوە ئەچون بۆ بەغدا بۆ دانوستانی ناکۆکێ نەوتی و دارایەکانی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق خۆتەزانی مەسەلەی بەشەبوجێ هەرێم مشکیلەی نەوت لە بینی هەرێم و بەغدا ڕەبتێکی ڕاستەخۆی هەیە بە ئابووری و کەرتی تایبەت و کەرتی حکومیەوە لە کوردستانە ئێستا ئەم وەزعە گەشتۆتە کوێ ئایا هیچ هیوایەک ماوە بۆ جارێکی تر دانوستانەکان دەست پێ بکاتەوە یان ئاسۆیەک هەیە بۆ چارەسەر دوای ئەو هەنگاوانەی وەزارەتی نەوتی عێراق نای لە دژی کەرتی نەوتی کوردستان سکاڵاکان و ئەو مشکیلانە ئیتر بە باش پێ بەخرا پێ من خۆمەردای من گەشتبینم هەر طبیعەتم وا بووە من پێم وایە دەرفەتی تر هەیە بۆ ڕێکەوتن دەرفەت دائیمەن هەیە بۆ دانوستاندن هەرگیز ئێمە دەرگای دانوستانمان دانەخستووە و دڵنیاش بن قەت دەرگای دانوستاندن داناخین ئێستا عێراق لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدایە خەریکی مناقەشەیەکی قوڵ هەیە لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان لە عێراق بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ لە عێراق بێگومان کوردیش بەشێکە بێ لەو پرۆسەیەدا و بەشێکیشە لەو گفتوگۆیانەدا و بۆیە ئێمە هەمیشە داوامان لە هەموو لایەنە سیاسیەکان کردو بە حیزبەکەی خۆشمەوە کە لەسەر مووقف لەسەر سیاست لەسەر ڕؤیا مناقەشەی ڕؤیا بکەین پۆست کەمتر مهم بێ لای ئێمە کێ چ پۆستێک وەرەگرێ ئەگەر وەکو یەک فەریق بچینە بەغا شەڕکەین لەسەر مافەکانی هەرێمی کوردستان مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان داواکاریەکانی خەڵکی کوردستان خەموکورتیەکانی کوردستان ئەو کاتە وەڵا حەزەکەی وەرە جەنابەت دەکەین بە سەرۆکی کۆمار مهم نییە فڵان یەکێکی تر دەکەین بە وەزیری مالیە مهم نییە مهم سیاسەتەکانە ئەگەر ئێمە بتوانین شەڕی سیاست بکەین لە بەغا شەڕی ڕؤیایە بکەین نەک هەر بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ عێراق ڕؤیایەکمان هەبێ بۆ عێراقێک کە نەبێ بە خەتەرێک لەسەر هەرێمی کوردستان پێم وایە گەورەترین دەستکەوتمانە بێ بۆ خەڵکی کوردستان بەس ئەگەر هەر حیزبێک بچێ بۆ ئەوێ شەڕ بکە لەسەر ئەو پۆستەی کە پێی وایە پشکی خۆیەتی وەڵا هیچمان نەکردو بە هیچ و زۆر زەرەریش بە قەزیەکەی خۆمانەگەیاندین لە بیرمان نەچێ قەزیەکەمان ماوە قەزیەیەک هێشتا ماوە وا مەزانن لە بەرەوەی کە ئوتێل هەیە لە کوردستان و جۆرێک لە ئارامی هەیە لە کوردستان کە قەزیەی کوردستان تەواو بووە نەخێت قەزیەی کوردستان ڕەنگە ئەتوانی بڵێ لە بەردەم هەڕەشەیە ئەو هەڕەشەیە لەکوێ پوچەڵەکەیتەوە لە سلەیمانی و هەولێر لە پوچەڵ ناکرێتەوە ئەو هەڕەشەیە لە بەغا پوچەڵەکرێتەوە ئەو هەڕەشەیە لە وڵاتە زلهێزەکانی جیهانە پوچەڵەکرێتەوە ئەوەش پێویستی بە یەکدەنگی و یەکڕەنگی و یەکڕۆیایی لایەنە سیاسیەکانی کوردستانە کە من پێم وایە دەرفەتێکی گونجاومان بۆ ڕەخساوەتەوە جارێکی تر یەک بگرینەوە بۆ ئەوەی دیفاع لە بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین ئەو کاتە کێچ پۆستێکی وەرەگرێ پیرۆزی بێت بۆ بورە من زۆر لە کاتی تۆ میوانە عزیزەکانیشم کرد دوایین پرسیارم لەسەر مەسەلەی ئەو گۆڕانکاریە ژینگەیەکان و کێشەی وشکە ساڵی و کەم ئاوی و خراپبوونی کواڵیتی ئاوە لە کوردستانە ئێستا ژمارەیەکی زۆر لە گوندەکان لە گەرمیان دەشتی هەولێر دەشتی ئاکرێ و دهۆک خەریکە چۆڵە بێ یا بەشێکی چۆڵ بووە فعلا ئەمە بۆتە کێشەیەکی جدی و یەخی خەڵکی گردووە علاقەی بە ئاسایشی خۆراکۆ هەیە بە ئارامی ناو شارەکان و هەیە کۆچی گوندەکان بۆ شارەکانی دەست پێ کردووە حکوومەتی هەرێم هیچ ڕوئیایەکی هەیە پلانێکی هەیە بۆ تەعاملکردن لەگەڵم مشکیلە یان بەڵێ هەیەتی بە وەزارەتە پەیوەندیدارەکانەوە بە محافەزە بەڕێزەکانەوە هەر یەکە ئەرکێکی هەیە لەم مەترسیەدا کە بە فعلی مەترسیەکە کە دوای مەترسی کۆرۆنا و مەترسیە تەندروستیەکان یەکسەر دوای ئەوە مەجای هەناسەیەکمان نەبوو ڕوبەڕووی مەترسی وشکە ساڵی بووینەوە بەس پێم وایە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەرنامەی باشیان هەبووە هەم بۆ دروستکردنی بەندا و تەواوکردنی بەنداوەکان بە پشتیوانی دەستەی بە بەرهێنانەوە لە هەمان لایەکتریشەوە
خەڵکی پسپۆرمان هەیە لە ناو حکوومەت لە مەسائلی ژینگە کە لە دەستەی پاراستنی ژینگەیە هاوکاری ئێمەمانانن لە ئەنجومەنی وەزیران بۆ گونجاندنی سیاسەتی ئێمە لەگەڵ مەترسیە ژینگەیەکانی ئەمڕۆ لە پاکردنەوەی ئاوە پیسەکانەوە بیگرە لە تانجەرۆ سەیری ناوچەی تانجەرۆ بکەی بەڕاستی کارەساتێکی ژینگەیی لە ئارادایە ئەگەر زوو فریای نەکەوین لە چۆن پاڵاوتنی ئاوی پیس و بەکارهێنانەوەی جارێکی تر بۆ مەوزوعی زراعی بێ یان بۆ ئیشی سناعی بێ یان حتا ئەگەر بکرێ بۆ خواردنەوە بێت ئەمانە هەمووی ڕوئیان هەمووی داواکارین هەمووی سیاستن بەڵام ڕنگ بێ حکوومەت بە تەنها نەتوانێ ئەو فراغە پڕ کاتەوە پێویستمان بە کەرتی تایبەتە بێ پێویستمان بە ناوەندە ئەکادمیەکانە بێ پێویستمان بە پسپۆرە نێودەوڵەتیەکانە بێ و زۆر خۆشحاڵم کە هەندێ قونسوڵخانەی بەڕێز لێرەن ئامادەن پێویستمان بە پشتیوانی و هاوکاری ئەوانیشە بێت بۆ ئەوەی ئەو پسپۆرانەی کە هەیەە لەو مەجالانە بێن لەگەڵمان هاوکارمان بن مەوزوعی نێودەوڵەتیش بێ باشترین پەیوەندیمان هەبێ هەم لەگەڵ دراوسێکانمان کۆماری ئیسلامی ئێران جەنابی نوێنەری لێرەیە لەگەڵ برایانمان لە تورکیا تاکو ئەو سیاسەتە ئاویەی کە هەیە لە بینی ئێران و عێراق و لە بینی تورکیا و عێراق ئێمە زەرمەند نەبین لەو سیاسەتانە ئەمە هەندێکی ئەخرێتە سەر شانی حکوومەتی فەدرالی هەندێکی شێکێبێتە ئەو پەیوەندیانەی کە هەن لە بینی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا و هەرێمی کوردستان لەگەڵ تاران و هەرێمی کوردستان لەگەڵ ئەنقەرە طبعا ڕنگ بە پرسیارێک زۆر جار ئاڕاستەی بن بکرێ باشە و قسانە زۆر باش و کاقوبادەم قسانت کرد بەس بۆ ئێستا ئەم قسانە ئەەکەی بۆ 3 ساڵ لەمە پێش ئەم قسانت نەکرد بۆ 2 ساڵ لەمە پێش ئەم قسانت نەکرد بۆ 2 ساڵ لەمە پێش ئەم ئیجراعات و شانت نەکرد کە ئێستا دەستان بۆی بردووە ناڵێم هەوڵمان نەدابوو هەوڵمان دابوو بەڵام من پێتان ئەڵێم 2 ساڵ لەمە پێش ئەوەی کە ئێستا دەستمان بۆی بردووە لە گورج و گۆڵترکردنی دائیرەکان لە هەنگاونان بۆ چاکسازی لە گرتنی کەسانی گەندەڵ لە ڕوبەڕووبوونەوەی تەجاوزکاران ئەگەر 2 ساڵ لەمەوبەر دەستمان بردبایە بۆ ئەم هەنگاوانە 200 کەس قیتە بوونەوە بەرامبەرم بەشێکی زۆریان ڕنگ بە هەر لە حیزبەکەی خۆمەوە ڕێگریان لێ ئەکردم ئەمڕۆ ئەوە نەماوە ئەمڕۆ حیزبەکەم پشتیوانمە کاربەدەستەکانی سلەیمانی پشتیوانن بە یەک دەنگ بە یەک ئاڕاستە بە یەک ئامانج لەگەڵ هەموو دام و دەستگاکان لەسەر خەتین پێیان بڵێن ئەمە تەوەقوعاتەکانمانە کەسیش بۆی نییە تەدەخولکە کەسیش بۆی نییە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ یان قووەت و پێگەی جەماوەری خۆی بەکاربێنێ لە پێناوی ڕێگەریکردن لە ئیشەکانمان بۆیە ئەمڕۆ ئەو یەک ئاڕاستەیی کە هەیە وام لێ ئەکا دڵخۆش مەکە کە ئەو ئیشانەی کە دەستمان بۆی بردووە کاتینین قابلی جێبەجێکردن و جێبەجێشانەکەین سپاس بۆ ئەم دەرفەتەش سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ ئەو جوابە سەریحانە زۆر سپاس بۆ بەشداریت لە پانێڵەکە میوان عزیزەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون و گوێگرتن و بەشداری ئەوەش لە پانێڵەکە جارێکی تر بەم جۆرە پانێڵی یەکەمی ئەم کۆڕبەندە کۆتایی پێدێت و دووبارە سپاس بۆ کاک قوبات تاڵەبانی